الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلامي خواتنا نبي برزان زور بخير بين زور خوش حالم لكتاب خاني تفسير وبوي كم زار سيمينارك انزام بدم يعني بيشكش بكم لسريق لو موضوعاني كزور مقو گفتگوی چی لخو گرتوا طبعا پیش هموش تشي بم آيات عظيمة ودس بيدكين وما أوتيت من العلم إلا قليلا هرسن دا إيما زانس وزانياري بدس بيني بلام هشتا هيت نازانين أنشتاين قصيك دكا دلي لما بيني هردو قردوني قورا ماكروكوزم لكا قردوني قدسكا مايكروكوزم اما لو نيوانا هيت نازانين كواتا أوي إيما استفير بوينا لو همو زانستا ناكاتا هيت بلام لقل هوش خواهي قورا نعمتا چي زوري بيدان يقلو نعمتانا كغرب دۆزینەوەی فەلەکی دەکا و قورئان لە زۆر شتەکان پاڵپشتی دەکاتن یەک لەو بوارانە دەرچوونە لە زەوی لە بەرگە هەوای زەوی و نیشتنەوە لەسەر تەنە ئاسمانیەکانی تر بغض النظر عن ئەوەی کە ناسا مؤسسەی هەرچ دین و عەقیدەشی هەیە بەڵام باوەڕتان هەبی بەڕێزان ئەوەی ناسا خزمەتی قورئان دەکات بەبێ ئەوەی ئاگای لێبی قەت تەسەووڕ ناکەن بەڵام ئێمە بەداخەوە لێی دوور کەوتینەوە ئەوان زیاتر سوود لەو بوارەیان وەرگرتووە بەڕێزان بابەتی ئێستا کە باسی لێوە دەکەین و وەڵامی بەڵگەداری گومانەکانی نیشتنەوەی مرۆڤ لەسەر مانگ ئێستا بەیەکەوە چەند گومانێک هەیە لە خەیاڵی ئێوەی بەڕێز هەیە کە ئێوە مافی خۆتانە هەر مرۆڤێک ئازادە لە چۆنەتی بیرکردنەوە بەڵام پێویستمان بەوەیە کە ئەگەر گومان لە شتێک پەیدا بوو ئێمە پێویستمان بۆیە بە بەڵگەی زانستی هەبوو وەڵامی بدەینەوە کە ئەو شتە ڕاستە یان درۆیە طبعا گومان 69 تا 70 گومان هەیە گومانی گەورە هەیە عالەمیەن و گومانی بچووک هەیە لەنێو هەموو خەڵکی هەیە گومانە گەورەکان ئەوەیە کە عالیمەکانی فیزیای بەخۆیان هەندێکیان شیچیان لەو بوارەیە گومانی گەورەیان دەربڕیە بەڵام پسپۆرەکان زۆر بە سانایی وەڵامیان دایتەوە چونکە بەڵگەمان لەبەر دەستە لێم دەپرسن کاگەژی ئەتوو باوەڕ بە چوونە سەرمانگەیە ئەی چۆن ئەگەر من باوەڕم بە چوونە سەرمانگ نەبی ئەو کتێبم وەرنەدەجێڕا ئێستا دوای باسی دەکەین عەلا کولێ بەڕێزان هەندێک تایبەتمەندی مانگ باز دەکەین زۆر بە خێرایی تیرەی 3474 کیلۆمەترە نێوەندی دووری لە زەوی 384399 کیلۆمەترە بەس 27.3 ڕۆژ خولێک بە دەوری خۆی و بە 27 ڕۆژ و 7 کاتژمێر 43 دقە خولێک بە دەوری زەوی تەواو دەکات خێرایی لەسەر خولگەکەی کە دەڕوا 3683 کیلۆمەتر لە یەک کاتژمێر خێرایی خولانەوەی بە دەوری خۆی 4627 کیلۆمەتر لە یەک کاتژمێر خێرایی دەرچوون لە هێزی چێشکردن ئەگەر بتەوێت لەسەر مانگ بەرز بیەوە دەبێت خێرایی لە 2.4 کیلۆمەتر لە چرکەیەک کەمتر نەبێت ئەگەرنا زەوی ڕادەچێشتەوە بەڵام زەوی چەندە 11.86 کیلۆمەتر ئەگەر نەگەیە ئەو خێرایی زەوی جارێکی تر ڕاپێچ دەکات پلەی گەرمی بە ڕۆژ 121 پلەی سیلیزیە بە ڕۆژ بە شەو دادەبەزێت بۆ ناقص 133 بۆ ناقص 246 جەمسەری باشوور بزانە ئەو تەفاوتە گەورەی لە دەرەجەی حرارە نەتیجەی نەبوونی بەرگە هەوا پەستانی هەوا لە سەرمانگ 300 تریلیۆن جار لە پەستانی هەوای زەوی کەمترە و بەشێکی کەم لە گازی ئارگۆن و نیۆن و ئەمۆنیا و میثان و کاربۆن لە بەرگە هەوایدا هەیە باش ئەو هەموو زانیارێ لەکوێ بەدەستکەوت بێگومان لە ڕێگەی کەشتی ئاسمانیەکان پێشەوەی مرۆڤ ڕەوانە بکرێت یەکێتی سۆڤیەت و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 50 و 60ەکان چێبڕچیان لەسەر دەکرد نیل ئارمسترۆنگ یەکەم مرۆڤ بوو کە پێی لەسەر مانگدانا لە 20 تەمموزی ساڵی 1969 کاتژمێر 20.8 لەگەر 18 دقە بە کاتی کوردستان طبعا بەنسبەت ئەمریکا لە پێشتر بوو بەنسبەتوان دەبتە 21 تەمموز بەڵام بەنسبەت ئێمە 20 تەمموز یەکەم مرۆڤ لەسەر مانگ نیشتەوە کە نیل ئارمسترۆنگ بوو ئەم دیمەنە دیمەنێکی ئایکۆنیە یعنی وەکو سیمبولی نیشتنەوەی مرۆڤ لەسەر مانگە ئەو وێنەی کە گیراوە ئەوە بۆز ئالدرنە برادەرەکەیتی و ئەوەی ڕسمەکەی گرتووە نیل ئارمسترۆنگ لە نێو کڵاوەکەیدا دیارە شوێن پێی یەکەم ئادەمیزاد لەسەر ڕووی مانگ بە پشتیوانی خوای گەورە طبعا توانی لەسەر مانگ لە 69 ئەم دەستکەوتە گەورەیە و دەست بێنێک ئەم قۆمخۆیەکی زۆری لێکەوتووە ئێستا شەر بەردەوامە بەڕێزان پێشەوەی مرۆڤ ڕەوانە بکرێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی سۆڤیەت چێبڕچیان بووکەوەی مەرکەبەی فەزایی بنێرن بزانن ئەو تەنەی کە دەچن لەسەری دەنیشتنەوە ناوی بزانن چۆن نییە خۆ یەکسەر مرۆڤی ڕەوانە ناکەن کەواتە مجموعەیە کەشتی ئاسمانی کە لە هەموویان سەرکەوتوتە ڕێنجەر پرۆگرامی ئەمریکا بوو یەکەم کەشتی کە لەسەر مانگ نیشتەوە ناوی ڕێنجەر بوو لە 28 هەفتی 64 هەڵدرا لە 37
64 بەرکەوت بەسەری دانیشتەوە بەڵام پێشی بنیشتەوە نزیکەی 3000 تا 4000 وێنەی فۆتۆگرافی ڕووی مانجی زۆر بەوردی گرت ڕەوانەی کردەوە. لە دوای ئەو کەشتێکی ئاسمانی نیشتەوە بەناوی سۆرڤێر سێ لە هەفتەی چاری ساڵی 67 و تەمەشاکەن ئەمە لە 20/11/69 ئەم کەشتیوانە ئەلەن بین جارێکی تر دوای نیشتنەوەیان لەسەر مانگ بۆ جاری دووەم کەشتیوانەکە کەشتیەکەی جێ دێڵێ دێتە خوارەوە سەیری کەشتیەکە دەکات کە چەند ساڵێک پێشخۆی لەسەر مانگدا نیشت بووە کەواتە مرۆڤ هەنگاوی زۆر گەورەی نابوو لە سەرەتا پێشەوەی بخۆی بچی کەشتی ڕەوانەکە دێ بۆی بزانی ئەو شوێنی تێدا دەنیشتەوە مواسەفاتی فیزیایی چییە پلەی گەرمی پەستانی هەوا سروشتی خاکەکەی ئەوانە هەموو یەکلا بووە. طبعا خۆشەویستان زۆر بەسەریعی پرۆژەی ئەمریکا ناوی ئەپۆلۆ بوو موشەکێکی زۆر گەوریان ئامادە کرد بە بەرزایی باڵەخانێکی دەنهۆمی کەشتیەکە لە 3 پارچە پێک هاتبوو ئەوەی کە دەستە سەر مانگ دەنیشتەوە خۆناغەکان ئێستا هیچ مەجانیە باسی بکەین ئینشاءڵڵا بتوانم بەشک و ڕۆژێک بتوانین ئەمە باس بکەین بەڵام زۆر بەخێرا ئاماژە بەوە دەدەم کە کەشتی ئاسمانیەکە طبعا 9 لە دەوری مانگ سوڕانەوە پێشەوەی مرۆڤ ڕەوانە بکەن ئەو کەشتیانیان هەموو تاقی کردەوە لە ساڵی بڵێن لە 61ەوە هەتا ساڵی 69 ئەو کەشتیانەی کە دەڕۆیشتن لە ئەپۆلۆ 1 تەقیەوە پێشی ڕەوانێ بکەن ساڕۆکەکە لە سەر بنەسەی بوو ئۆکسجین لیچی کرد تەقیەوە هەرسێ ڕایەت فەزایەکە سووتان لەنا ئەو کەپسولەی کە ئێستا ئیشارەتی دەدەم طبعا لە ناو کۆنتێنەری و لەسەر ساڕۆکەکەی سووتان بەداخەوە بەڵام ئاژانسی ناسا کۆڵی نەدا جارێکی تر بەردەوام بۆ لەسەر بەرنامەکەی کەشتیەکەی دروست کردەوە ئەمە کەشتی کۆماندا ئەو کەشتیە یعنی پێشڕەوی هەموو ئۆکسجین و خواردن و کەرەستەی هەموو تێدا کۆکرا بۆ 3 کەسی تێدا دادەنیشت و ئەوە کەشتی نیشتنەوەی لەسەر مانگ ئێستا باس دەکەین زانین چۆن ئەو کارە ئەنجامدرا بە خێرایی ببورن طبعا ئەوە جار کەشتیەکە دەچێت لە زەوی دەردەچێت موشەکەکە ئەم کۆنتێنەرە جیا دەبێتەوە هەموو پارچەکانی کە پێکەوەلکاون بەرەو مانگ بەڕێوە دەکەێت بە هێزی موشک و ئەو کەشتیە ئەوەی خوارەوەیان لە کەشتی دایک جیا دەبێتەوە دوو کەشتیوان دێتە ناوی ئەوەش لە مەدار دەسوڕێتەوە لە دەوری مانگ داتا و معلومات وەردەگری بەڵام ئەویان دەنیشێتەوە دوای تەوابوونی کارەکانیان ئەو بەشەی سەرەوە ها ئەو لێرە جیا بوویتەوە ئەو بەشەی سەرەوە لە قاعیدەکەی جیا دەبێتەوە بەرز دەبێتەوە لە مانگ و جارێکی تر بە کەشتی دایکەوە دەرچێتەوە پاشان بەرەو زەوی بەڕێ دەکەون وەکە نێزیک بوونەوە لە زەوی ئەم جارە هەرسێ کەشتیوانەکە دێنێنا ئەو کەپسولێ ئەوەیان جیا دەبێتەوە بە پەڕەشوت دەنیشتنەوە قسانەی دەکەم بە زمان گەلە خۆشە وەرە ئەتوو ئەوەی تەنفیسکە ڕێکی بێخەلەتەنێکی ئاسمانی کە 333,000 کیلۆمەتر تقریبا لێتەوە دوورە کەشتی ئەپۆلۆ 1 2 عفوەن 11 12 سەرکەوتین وەدەستێنا 13 فەشەلی هینە تانکی ئۆکسجین ئەلێرە بوو تەقیەوە کەشتیوانەکان بە موعجزەی خودایی ڕزگار بوون لە پشتەوەی مانگ سوڕانەوە کوردەواری دەرێ بە جڕەجڕ گەیشتنەوە سەر زەوی بەهەرحاڵ ئێستا باسی گومانەکان دەکەین بەڕێزان زۆر گومان هەیە بەڵام ئەمن مەجموعەکەم بۆتانم هەڵبژاردیە بە کاتێکە لە بەردەستمانە گومانی یەکەم دەڵێ مەحاڵە یەک وێنێ فۆتۆگرافی لەسەر مانگ گیرا بێت چونکە فیلمی کامێرە لە 121 پلەی سیلیزی دەتوێتەوە بێگومان ئەمە لە نێو شوێنێکی گەرم فیلم بەکاربێنین کامێرە وەخت خۆی فیلم هەبوو ئەوانەی مامۆستایەکان پێشتر بە بیریاندی ئێستا نەماوە بوویتە دیجیتال باشە چۆن ئەوانە چوونە سەر مانگ و کامێرەیان بردیەوە فیلمەکەش لە 100 پلەی سیلیزی دەتاواوە کاکە خۆ ئەوان کە بچن خۆ فیلمی ئەتیادی لەگەڵ خۆیان نابن ئەو فیلمانەی کە دەیان برد فیلمی تایبەت و کامێرەی زۆر تایبەت بوو سوید کامێرەیەکی تایبەتی بۆ کەشتی ئەپۆلۆ دروست کرد کە بە هاسیلبلاد ناسراوە بەرگەی 254 پلەی سیلیزی دەگرت ئاو لە 100 دەقڵێ ئەو فیلمەی کە بەکار هاتبوو ئیستمان کۆداک فیلم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست دەکە شەریکەی کۆداک ئەویش بەرگەی 254 پلەی سیلیزی دەگرت ئەو کامێرە و ئەو فیلمیان بردە سەر مانگ ئیشیان پێکرد نەوە کامێرەی ئەتیادی خۆمان کە لەبەر ڕۆژەدانی سۆر دەبتەوە دوای دەتوێتەوە ئەوان بە تەختیت ئیش دەکەن تەوا خۆشەویستانم بەو ئەخیرەیە و کامێرەیە کە لەسەر مانگ بەکارهێنا یەکی لەو کامێرانە لە گەشتی ئەپۆلۆ 15 لە ساڵی 71 بە $1 ملیۆن فرۆشرا ئەوەی لە دواوەمە باشە گومانی دووەم دەرێ باشە ئەوان لەسەر مانگ نیشتینەوە ئەدی کا ئەستێرە چۆن ئەستێرە دیار نییە ئەوە گومانێکی معقولە بەڵام ئەوەی لە فەنی تەسویر بزانی سادەترین فەنەکانی تەسویر ئەو پرسیارە لەلا زۆر ئاساییە طبعا بەڕێزان تیشی خۆر لەسەر مانگ یەکجار زۆر بەقوتە چووکە بەرگە هەوای نییە بۆیە تەماشا دەکەین سەیری کە چەند بەهێزە تیشتی خۆر لەسەر مانگ
زۆر زۆر بەهێزە کە ئەستێرە هیچ ئەستێرە دیار نییە ئەو گومانە لە ڕووی قسە دەڵێن معقولە بەڵام علم چ دەڵێ کە تۆ لە جێیەکی تاریک دەچێت جێیەکی ڕووناک چیت بەسەردێ چاوت تۆزێک ئەزیەت دەخوا بەڵام لە شوێنێکی ڕووناک بچێ شوێنێکی تاریک چ ڕوو دەدات سەبر بیبلێ چاوت دەبێتەوە هەندێک ڕۆناچی دەبینی بەرەبەرە شوێنەکەی دەبین وەنیە فتحەی چاوت دەکرێتەوە قەپات دەبین بە هەمان شێوە ئەو کەسانی کە بیان ویست بە وێنەی مانگ بگرن چکە تیشتی خۆر زۆر زۆر بەهێزە پێویست وەرکە وێنەکە تەماشای خێرا بەو خێرایە کامیرەی پێشان ئەو دەنگانیان لێودا سوڕعیان دادەناوە ئەگەر فتحەکەت زۆر بکرد باوە بگوت بات چک ئەو ڕسمە هەر ڕۆناچی وەردەگرت هەر ڕۆناچی وەردەگرت دەسووتە بەڵام بۆ شوێنی ڕۆناک پێویستە خێرایەکی زۆر لە تەسویر بەکاربێنێ کە شەتەر سپیدی پێدەڵێن کە ئەو سرعەتیان بەکاردێنا پێرانە دەگەیشت ڕسمی ئەستێرەکان دەچێت چکە ئەستێرەکان زۆر کز و لاوازن بۆ وێنەگرتنی ئەستێرەکان پێویست بە ئەوەیە کە کامیرەکەت وەختێکی زۆر دابنێەوە لە 10 ثانیەی کەمتر نەبی ئەو ئەستێرەکان لە ئاسمان پەیدا دەبێت ئەگەر ئەوان 10 ثانیەیان داناباوە ئەو ڕسمانە هەمووی سپی دەردەچوو هیچ شتێک بەردیان نەدەکەوت بەڵگەمان چییە سیرکەن وێنەکانی وێزگای ئاسمانیەوە دەوڵەتی کە 16 وڵات تێدا بەشدارن بە هەمان حاڵەت هەیە ئەگەر ئەوە بمانێ وێنەی زەوی و وێزگای ئاسمانی بگرین پێویستە فتحەی کامیرەکە قەپاتکەن خێرا وێنەی بگرین چکە ڕۆناچێکی زۆر بەقوت هەیە بەڵام ئەستێرەکان پێران ناگات دەکەون لەبەرەوەی ڕۆناچیان زایفە بەڵام ئەگەر بمانەوێ عینی کات کریتیشیان وێنەی بەرگە هەوای زەویش دەرکەوی و ئاسمان و ئەستێرەکان دەرکەوی و وێزگای ئاسمانی دەوڵەتیش دەرکەوی سیرکەن بەڕێزان چەند جیاوازی هەیە لەگەڵ وێنەکەی تر زەوی لە خوارێ مشەوەه دەرچووە هیچ تەفاسیلی دیار نییە زۆر جیاوازە لەگەڵ ئەو وێنەیە لێرە مشەوەهە لەبەرەوەی فتحەی کامیرە زۆر کرایتەوە زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە کەشتیەکە بەخۆی دەڕوا بەڵام لەبەری فتحەکە کرایتەوە ڕۆناچی زۆر وەردەگری ئەستێرەکان هەموو بەدیار دەکەوێت بەڵام لەسەر حیسابی زەویەکە بەدیار ناکەوێت لە سەمانجیش هەمان حاڵەت پێویستەوە بە خێرایی وێنە بگرن چکە وێنەکان دەسووتە گومانی سێم بەسەر سوورمانیەوە لەسەر هەندێک وێنەکانی ئەپۆلۆ کە وێنەی وەرجیراوە تەماشا دەکەن کەشتیوانەکە لە جێکی سێبەردا دەبەزی بەڵام جسمی هەموو دیارە کەواتە دەڵێن برۆزکتەریان لێدا ئەوە لە ستۆدیۆ تەسویر کراوە ئیلاو کابرای لە سێبەر وا دێتە خوارێ چۆن هەموو جسمی دیارە طبعا جوابەکی علمی هەیە دەڵێتی لەو کاتێک کەشتیوانە لە سەڕووی مانگ دەمیشنەوە خۆر بە لاری 20 پلە لە سەریاندا دەدرەوشایە بەم شێوەیە بڕی درەوشانەوەی تیشی خۆر لە سەر یەک پێی 4 گۆشە جەماعەتی فیزیای دەزان ئەمس دەڵێن یەکسان بوو بە بڕی درەوشانەوەی 3400 مومی داگیرساو لەبەر ئەوەی ڕووی مانگیش لەلای خۆیەوە بە ڕێژەی سەتادە تیشی خۆ دەشێنێتەوە کەواتە ڕووبەری یەک پێی 4 گۆشە لە ڕووی مانگ بە بڕی 320 مومی داگیرساو دەگەشێتەوە تیشی خۆر دووبارە دەداتەوە ئەمەش یەکسانە بە ڕووناچی دەرچی گلۆپێکی 35 واتی لەسەر ڕووبەری تەنها یەک پێ 4 گۆشە یعنی مربعێکی ئاوە وەکو گلۆپێکی 35 واتی خاچی مانگ ڕۆناچی دەداوە خاچی مانگ تایبەتمەندێکی لەسەر زەوی نییە کە پێ دەڵێن ریگۆلیف هەمووی وەکو پلێتی یعنی با بڵێن ئاسنی وایە دەبریقێتەوە زۆر دەبریقێتەوە کە تیشتی خۆری بەبەر دەکەی ڕۆناچێکی یەکزار زۆر دەداتەوە زیاتر بۆیە هەر تەنێک لەبەر سێبەریش بی وەکانەوە تۆ پرۆجێکتەرێکی لێ دەدەی بۆیە ئەوان ئەو کەشتیوانە بەو شێوەیە دەکەوتەوە نەوەک لە ستۆدیۆ ڕۆناچی لێ بدەن باشە گومانی چوارەم پێویستە سێبەرەکان لە سەر ڕووی مانگ هاوتەری بن بە پێی سەرچاوی تیشتی خۆر یعنی بۆ هەمان ئاراستە درێژ بایە بەڵام پێ دەچێت زیاتر لە سەرچاوەیەکی ڕۆناچی هەبووە بۆیە هەموو وێنەکان لە ڕووی مانگ دروستکراوە هەڵبەسراون چەند ڕۆناچیەک دانراوە و لە ستۆدیۆ تەسویر کراوە باشە خۆ ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا زۆر جار وێنەمان گرتووە لە کاتی خۆر ئاوابوون زیاتر ئەو حاڵەتە بەدیار دەکەێت کە مەجموعە خەڵکێک ڕاوەستانێ وێنەمان گرتێ دەماشە سێبەری هەمویان هەندێک ئەوها چۆندێک ئەوها چۆن نیە هەندێک ڕازوەیشتیان کەواتە هەمان حاڵەت ئێمە چاوی مەکاتی سەیری وێنەیەک دەکەی وێنەکە تو دایمێنشنە دوو ڕەهەندە بەڵام چاوی تو ئەفوکە لە شوێنەکە دەبی بە سێ ڕەهەندی دەبینی و تەفسیراتی علمی زۆرە جاری وایە شوێنەکە بەرزونویە بەرزونیە وا دەکات سێبەرەکەی کە چەند ئاوای لێبێ کە چەند ئاوای لێبێ سیرکەن ئەوە وێنەی سەرمانگە لە ئەپۆلۆ 17 لە وێنەی تەلەڤیزیۆنی وەرگیراوە وێنەکە لە تەلەڤیزیۆنی وەرگیراوە ئەوەش لە ماڵەوە یەکێک ئەو تاقیکردنەوەی کردووە تەماشا دەکەین نەفسی حاڵەت چۆن لەسەر زەوی بە نمونەیەکی بچوو لە عابەی منداڵان بە هەمان شێوە لەسەر مانگیش ئەو حاڵەتە هەبووە کەواتە سێبەرەکە زۆر ئاساییە ئەوە چەند کەس وێنەی ئاوای گرتێ لە حەدیقەی خۆیەوە دەرچووە نییە کەواتە لەسەر مانگیش هەر هەمان حاڵەتەیە ئەو سێبەرەکان بەو شێوەیە دەڕوا لەبەرەوەی جیهانەکەمان 3 دایمێنشنە بەس وێنەکە 2 دایمێنشنە
والدليل دي باش اگه الاستوديو تصوير كرابا بروجيكتور لسر هم كشتيوانه دابا للناسا للصحراء يعني الاستوديو تصويري كردبا كوات هر كشتيوانك سيسا سيبري لو دروز دبو ويانا ايول لو ياريغا كان ديجيتال كبروجيكتور كان لياريزانه كان دا طبعا استاو شيشان حل كرديا شاشه سبيد وزمن بيش دادن سيبر دروزنا بس ده هشتا كان نوتا كان كبروجيكتور بهذا كان للاعب كان يندا لاعب شار سيبري لو دروز دبو اذا كشتيوانه كان شغل الاستوديو تصوير كرابا دابا سوار بين سيبريان أبوه گومانی پێنجەم لەنێو هەندێک لە فۆتۆیەکان دە سەرچاوەی سەیر و نەناسراو دەرکەوتووە وەکو ئەوانە سەرچاوەی ڕووناچی نێو ستۆدیۆ بن ئەوانە بەڕێزان دەڵێن ئەوانە ڕووناچی ستۆدیۆیە بۆیە وا دەرچووە طبعا هەمومان دەزانین کە کامێرە بریتیە لە چەند لێنسێک چەند عەدەسەیەک لەسەر یەکتری کە ئەو وێرانە دەگیرێت لەسەر ڕوویمان هەمان ئەو حاڵەتە دووبارە بوویتەوە دەیانگۆ ئەو هەندێک چەندیان گۆ UFOیە سەحن تاائیرە هەندێک دەیان گۆ نە ئەسڵەن درۆیە ئەوە ڕووناچی ستۆدیۆیە ڕووناچی پرۆجێکتەریە بەڵام ئەوە دیاردەیە کە پێ دەڵێن کاریگەری بڵێسەی هاوێنە ئەلێرە دەبینن وەرە سەر زەویش ئەو حاڵەتە پەیدا دەبین هاوێنە تیشکەکان چەند هاوێنەیەک لە سەرێکەیە کامێرە تیشکەکان کۆ دەکاتەوە لە خاڵێک ئەو ئیفێکتە بە دیار دەکەوێت ئەوانەی فۆتۆشۆپیش بەکاردێنن لێنس فلێر ئیفێکت هەیە دەتوانین لە سەر وێنەکانیش لە خۆت دروستی بکەیت کەواتە حاڵەتە تەنها شکانەوەی ڕووناچی لەنێو عەدەسەکانە نەک ڕووناچی ستۆدیۆ یان گڵۆپ یان پرۆجێکتەر حاڵەتە لەسەر زەوی بە هەزاران جار دووبارە میلیۆنان جار دووبارە دەبێتەوە گومانی شەشەم ئەگەر نیر ئارمسترۆنگ ئەوە زۆر میمە یەکەم کەس چووبیتە سەرمان باشە چێ دیسمی ئەو وی گرتێکە دادەبەزی بۆ یەکەم جار وەنیە ئەو گومانە زۆر بەخۆتە ئەو گومانە فعلەن شتێکی موهیمە باشە ئەمن لەسەر مانگ دادەبەزیم یەکەم کەسم ئەری چێ وێنێ منی گرتیە ئەوە لە ڤیدیۆی وەرجرایە تەبان خۆ ئەوان کە وەڵام دەدەنەوە وەڵامی علمی دەدەنەوە بەڕێزان کەشتی مان کە نیشتەوە چەند پارچەیەکی لە خۆ گرتبوو یەکێ لەو پارچانە ئەو ئامێرە بوو کە پێ دەڵێن میسا Modularized Equipment Storage Assembly دەستە ئامێرە کۆکراوەکانی پێوانەکاری کەشتیوانەکە کە لەسەر کە پێشی بستە خوارێ لە یعنی دەرگاکە بکاتەوە بستە دەرێ لە ژوورەوە بەشێک لەو کەشتیەکە دەبێتەوە ئاوە لە ژوورە کۆنتڕۆل دەکەن مجموعەیە کامێرەی تێدایە کامێرەی فۆتۆ کامێرەی ڤیدیۆ ئامێری ڕاداریشی تێدایە بە یەک پەنجە کەشتیوانەکەی ژوورێ نەک ئەوەی کە دادەبەزی یەک پلی پێوە دەنێ کامێراکەی ڤیدیۆکە ئیش دەکا ساتی دابەزینی کابرایەکە یەکەم جار دەستە خوارەوە نیل ئارمسترۆنگ ئەو ڤیدیۆیە تەسویر دەکا دەتەنیش کەشتیەکە ئاوا دێتە خوارێ ئەو لێرە دادەبەزی ئەلێرە تەسویری دەکا خلاص ئەوەندەیە هیچ نییە نە کەسیکە لەوێ بووە و نە ستۆدیۆش تەسویر کرایە ئەوش ئامێرەکەیە طبعا بە تەکنۆلۆژیا ئەو کات معقدترین ئامێر بوو بەڕێزان لەبیر نەکەم هەر گەشتێکی ئەپۆلۆ لە ساڵی شەستەکان 1 ملیار دۆلاری تێچووە 1 ملیار دۆلار لە ساڵانی شەست گومانی هەفتەم دیمەنی کەشتیوانێکەیە بازیدایە نە ئەدی چییە نە سێبەری نییە ئەو کەشتیوانێت چۆن دەبێت خەڵکێک لەسەر زەوی ڕاوەستا بێ سێبەری نەبی کەواتە ئەو ڕسمانە هەمووی درۆیەوە هەمووی دروست کرایەوە دەستیان پێکرد کاکە وەڵای قڕ بەسەرەوە پازیدایە جەمپی هەیە ینی جەمپەچی لێدا لەسەر خاچی مانگ طبعا ڤیدیۆیەکە هەیە بەس مەجال نییە ئێستا لیدەم کە باز دەدا کەشتیوانەکەی بەرامبەری وێنەکەی دەگری 6 سانتیمەتر لەسەر خاچی مانگ بەرز بوویتەوە ئەهام لا حەسەب بکەن ئەوە سێبەرەکەی ئەوە جۆن یەنگە ئەو وێنەیە زۆر مەشهوورە پێ دەڵێن سڵاو لە ئەستێرە و هێڵەکە هەن ئاماژەیە بۆ ئاڵای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 72 ئەو وێنەیە گیرایە ئەوە سێبەرەکەیتی تەماشەکەن بەڕێزان ئەوەتە سێبەرەکەی لەولایە کە هاتەوە سەر خاچی مانگ سێبەرەکەی هاتەوە ژێر پێی خۆی ئەوە دیمەنەکە تەبیعی بووە کەواتە ئەو کابرایە خەیال نەبوو برێ یان ڕسمەکە دروست کراوی سێبەری خۆیتی بەڵام بازیدایە سێبەرەکە دوورکەوتەوە کە هاتەوە سەر خاچی مانگ سێبەرەکە گەڕاوە شوێنی خۆی گومانی هەشتم گومانێکی زۆر بەقووەتە باشە ئەو کەشتیانە لە سێ پارچە پێک هاتیە مەمەڕیان لەبینێ یعنی مەمەڕێکی تەسکێل پێی دادەستنە ژۆرێ باشە دەڵێ ئەو کەشتیوانە ئەو جلکە ئەستورەی لەبەرە و ئەو هەموو ئەجهیزەیە باشە چۆنتانی بۆ فەتح گچکەیەدا بستە ژۆرێ گومانەکە زۆر بەقووەتە فعلەن وایە وەڵامەکەی زۆر سادەیە بەڕێزان کەشتی خزمەتگوزاری ئەوەتە کەشتی مانگ ئەوەتە ئەوە مەمەڕەکی تەسکە فعلەن بەو بەرگە و بۆ جلکەی چۆن دەتوانێت لێرە بچنە ئێرە جوابەکە زۆر بەسیتە جوابەکە ئەوەیە بەرگەکان لێرەنە ئەوان بە بەرگێکی ئەتیادی سادە وەکو منتوکە دانیشتێت کە لە ژۆری هەوا هەیە و پەستان هەیە وەکو ئێرە بەبێ جلک لەو مەمەڕەی دەستنە ژۆرێ بەبێ جلکی فەزایی لێرە بەرگەکان لەبەر دەکەن نەک لێرە بچنە ئێرە
تيجيش نسونا يعني برجع كان لنيو كشتي مانجا لوي لبرد كان لويش زارش تلبريان كردو ب تيشيرت شيء اعتيادي بتانية لو ما مري هاتنو كشتي خدمة جزاري قران وزوي أوج والله ما جمانة شيء ديكا لسر همودي من كان طبعا كوهيا أو كوهيا كاميرا قديمة كان استاج جريدي بيدنا لأنه كاميرا كان موبايل شيء استاهي زائد بودروس دكا يعني مربعات بودروس دكا تحديد شوين دكا دل عندك شين أو جريدة بزربه كوات أو اسمعنا هم يدرس كرايا كل كاكا والله ظاهرة شيء زور طبيعية أو ظاهرة بتساعي خوم عندي تيتمان أو جريدة كان اللي دبينين بزر دبين ليرة بزربه هيا ليرة بزربه أو دیارە پێدرن تێپەڕبوونی بینایی یان پەرش و بڵاوبوونەوەی ڕووناچی کاتێک کە تەنێکی باریک دەکەوێتە پێش تەنێکی زۆر ڕووناک نیمچە بزر دەبێت ئەوە زاهیرەشی فیزیایی مەجانی ئێستا باسی بکەم بەڵام ئەو دوێنێ هەردووچان من گرتیتم فەرموو ئەوە کە عەمودەکە چی بەسەر هاتێ لێرە بزر بووە لەناو خۆر ئەو دارە لەقەکە چی لاتێ بزر بووە بەهۆی ئەوەی تیشتی خۆر زۆر بەهێزە هەمان حاڵەتیش بەسەر ئەو گریدانەی مانگ هاتووە وێنەکان کە وێنەی دەگیرا نەک كان دروست کرابی بە قەستی ئەوەی مربعات و سەلی بۆ ئەو شتانەیان دانەبێ ئەوە زاهیرەی فیزیاییە گومانی دەیەم لەسەر مانگ هەوا نییە ئەدی ئەو ئاڵایەت چۆن دەزوڵێتەوە ئەی هەوار چ بەزمەک لەسەرەوەی دروست باوەرتەوی خۆش ئێستانم یعنی وایان لێکردن عولەمایەکانیش کەتبوونە شک یەکەم وەڵام زۆر سادەیە ئەتوو چۆن حکم لەسەر وێنەیەکی ستیل دەدەی کە ئەو وێنەیە ئەوهایان ئەوهای ستیل قەزمەوەی ڤیدیۆ نییە کاکە ئەگەر لە ڤیدیۆەکەی دیتر ئاڵایەکە ئەوها دەکا ئەشهد بیلا ناسا حاشاکم هیچ عەقلی نەبووە لە سەحرایەش تەسویری کردیە ئەو ئاڵایە دانایە لەگەر هەوای دەشەچێتەوە وێنەی گرتیە ڤیدیۆی گرتیە باش آخر كو غلطي وادك كو بعقلية وادك حاشا شي حضوري جنابتان أدي أو على لو جترايتوا باش أو على لما ديت أسبس دروس كلا شكل بلايجر مصري مانك ساتو بيستويك تا ساتو بيستودو بلاي سيليزيا جاريوا برز دبيتوا قماش يان أجا بكار هنا بقاوا يان نايلون دتاوا ويان زر هل دقرا درزي أما قماش أسبستا برزان أو ينه فوتو JPEG ستيلة ثابتة فيديو شيء سيدك أو علىك تا دايد مزريني أرجعتك كله ويا استشتكتان بيدرم مفاجأة على كله بري لأسبس درس كراي جتسرا آخره باشان كديتي أنا بويا بوشيء بديار كده نوع بشتى توا للسلمان وإلا معقولني أوان بلين هواني وباشان على الصحراء تصوير كانوا على بشتى توا ناس تعقل طبعا شاكا مرزا طبعا علىك دو آسن لسيك بوك حرف ال أول زاد داخراو بوش كهوا لسرمانية بيوز بو ببارس آسنين شيء كعلاقة بكنوا بوي هالسيتو بوشيويا أجر آسنك يسروا يعني نكذبوا علاقة هروا حتى روج القيامة هر أو هذا ما هو بلام أوان كرديت يعني بوي بديار بكوي ولا هم يخوش البرزان دزان لسرمان هوانية لوي علاقة دزولاوا بدايتي هوانية بوي علاقة بكيف خوي دزولاوا الفيديو كي أجسيري كان أبولو أرشيف ليدن أبولو أرشيف هموش نشتي ده الفيديو كان تماشى كان كعلاقة كده تسقيني كشتوانك يقدم أو هذاك يقدم أو ها نك أو ها دزوليته سبب شيء دزاني بوس يو علاقة لسرمان هر واحد كده واحد كده رانا دوستا حتى فترة شيء زور أو زا راوستا شيء ولا ما شيء بيا حزدك مجدار بوس علاقة هذا الشك هر واحد كده تا ما هو شيء دور أو زا راوستا بله بالضبط تقريبا نزيكت كده هوانا هو بخد عن زان هو من ضاربين ونير ما وصل بشتي بيكري كذا ايش حوالي ما دا برتس ما هاي ده كيف ما بيدار اشتق مقاومه ده كله ده مساعد ده كواتا حواله سرزويه مقاومه دكا ويا لسر ما هوانا بلوي على يقدم او هذاك طبعا نفسي التجربه عندنا وغرفتي كر هواين بطالكر على كان لدري بغيرك السورانت أو زار هوايتي دابو دمك أو أكيد الراوستا أو زار هوايان بطال كر زولانديان ويقدم هر واحدك حتى يا ساكاني فيزياء رايجرت كقصوري ذاتي وأوشتانه وأنا ما مست قصوري ذاتي على الراوستا فيديو هي كشتيوانك بتنيشتي دادر و يكملين أجا مبالغة أنا كان فرقي هي بكني دادر على كأنما أمل لويجني ما حرنازو ليتو كواتا هوا لسرمانية لوي سرتا دزلاوة بلان كسابت بو حتى روج قيامت نازلته إلا برد چنيزچي بيركوي استاد زانيتان لو على كتسيا مسألة كدشچيتو وناشچيتو قرار لسر في رسمه جديدة الخلق أو الرسمة ثابتة رسمة بلان بالفيديو كي تمشاكها أو هاجتسرا أو راوستا استاشر راوستا أقلنا السؤال
گومانی 11 نازانم کاتمان چەندمایە گومانی 11 بەڕێزان زەوی بە ناوچەیەکی کایە مگوناتیسی زۆر بەهێز دەورە دراوە کە پێ دەڵێن هێڵەکانی ڤان ئالن دنیایان خەڵا کرد کاکە و بەناو ڤان ئالندا دەڕۆن هەموو تووشی سەرەتان دەبن ئەوە کارۆموناتیسی ئەم ناچمەنە تەفاسیلی علمی ماوە نییە نابی بۆ منتیقەیەدا بڕۆ مرۆڤ نابی لەوێ دەرچی بەڵام ئەوان دەیانزانی کە ڤان ئالن هەیە لە ارتفاعی تقریبا 10,000 کیلۆمەتر بەرەو سەرێ زەوی دەپارێزی لە تەنۆچکە بارگاویەکانی خۆر وەکو غلافێکە خوای گەورە هەمووی باس کردی لە قورئان وجعلنا السماء سقفا محفوظا ئەنێ مامۆستای بەڕێز تەواو کەواتە ئەوەش سەقفی محفوظە بەڵام معنەیەوە نییە بەناتان لێ بچینە دەرێ نا قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق بڕۆن بگەڕێن هەموو لە بەردەستی ئێوەیە هەمووی على كل حال ئێستا ئەوان بۆ ماوەی یەک کاتژمێر لەنێ ئەو ناوچەیەمانەوە پاشان دەرچوون بەجیان هێشت چوون بەرەو مانگ بە سەدان هەزار کیلۆمەتر لە ناوچەیە دوورکەوتنەوە و تووشی هیچ کێشەیەکی مەترسیدار نەبوون بەڵام ئەگەر زۆر مابانەوە بەڵێ ئەوە ئەو کاتی کێشە دروستە گومانی 12 چۆن کەشتوانە بەرگی ئەو گەرما زۆرەیان کرد ئێکا کە تو لەلایەکی دەرێ 120 پلەی سیلیزیە و بە شەودا دەبەزی لە بۆ 170 ئەلیک و تەحملیان کرد برا خۆڵە بەرزێکی کوردی و بە قات و قەرەوێت نەچووی لەسەرمان ئەوان بە بەرگێکی چووینە بەرگەکە ملیۆنان دۆلاری تێچووە بەڕێزان ملیۆنان دۆلاری تێچووە ئەو بەرگەی کە پێ دەڵێن بەرگی ژیان یان سپیس سوت یان لایف سوت هەردووچی دەویست باشە تەماشا دەکەین بەڕێزان ئەو بەرگە لە نزیکەی 7 تا 8 چین پێکهاتوە ئەگەر ئەو معلوماتێکە من هەیتم چینەچان هەوایە چینەچان زەختی جەویە پەستانە چینەچان بە ئاوە عەفو تەبریدە تەدفیئەیە باشە هەوا ئۆکسجین مجەساتی فەحەص یعنی مەجموعەیەک مجەسات لێرە دانرایە ئەمن مەجالیەوە نییە باسکەم ئەو دەستەوانەیە کە بەکاردێن کێشەکە لەوەی بەڕێزان ئەگەر جرگەکە زۆر ئەستور بیاوان نەدەتوانین بجوڵێنەوە بە میکانیزمێکی وا دروستیان کرد کە بتوانین بجوڵێنەوە ئیلا ئەو جرگە یەک چێشی 100 کیلۆگرام بوو لەسەر زەوی بەڵام لەسەر مانگ ئەگەر غەڵەت نەمگەیشت بە حەدی 16 تا 20 کیلۆ لەسەر مانگ لەبەرەوەی هێز چێشکردن لەوێ کەمە لەناو بەحر ئەوە جا تاقییان کردەوە تەسەڕف ئاو لیک هەیە بێتە ژۆرێنێتە ژۆر ئەوانیان هەموو تەواو کرد ئەو جە بردیانە سەر مانگ لە فەزا ئەوە جا تەرجمەیان پێ کرد ئەو دەچوونە سەر مانگ کەواتە مرۆڤ احتیاتی خۆی وەرگرتیە کە بەرگێکی لەبەر کردیا پلەی گەرمی 120 تا 127 پلەی سیلیزی و کەمتر لە 173 تحملی دەکرد ئەو بەرگە مرۆڤی پاراستی گومانی 13 چەندین دیمەن هەن کە کەشتیوانەکان و بەرگەکانیان لە نێو چەندین دەستگا و باڵەخانەی تایبەتی ژینگە تێستی دەکەن کەواتە ئەوە هەر ئەسڵەن ستۆدیۆ بووە ئەسڵەن ناسا خەڵکی خەدع کردی ئەو وێنانە هەموو لە ستۆدیۆی تەسویر کرایەت تەماشاکەن عینەن ڕسمەکانی سەرمانگەی کاکە معقول نییە یعنی معقول نییە ئەتو یەکسەر مرۆڤی ڕەوانەکەی بێ ئەوەی ئامێرەکان تاقیکاتەوە بزانێ ئەوە ئیش دەکا بزانێ ئەوە تەریقەی گرتنی ئامێرەکان خاکەناس گرتنی خاکەناس و چەکوس دەبێ مشکلەیە دەبێ هەمووی لێرە ئەتو تاقیکەیە ئەو پارچانە جا لە نێو ستۆدیۆ جێ چاند دروست ستۆدیۆ نا یعنی مختبەرات طبعا نفسی جەوە چاند دروست کرد و تاقیکردنەوەکانیان ئەنجام دا کابرا هاتیان ها تەماشاکەن ئەوە ڕسمەکانە ئەوە ناکاتە ئەو هەمووی لە نێو مەرکەزی جۆنسنی ئاسمانی هەموو تاقیکردنەوەکانیان ئەنجامدا لە گچکەترین حاڵەت کە ڕۆیشتنە هەتا بەربوونەوە چۆن هەڵدەستیەوە بەڵام هێزی شێشکردنی مانگ لەوێ لەبەرەوەی زۆر کەم بوو هەندێک ڤیدیۆ هەیە سەیریکەن بەربوونەوەش لەسەر مانگ کێشەی گەورەیە چونکە بە ئاسانی نەدەتانی هەستیەوە ڤیدیۆیەکان هەمووی هەنە چونکە ژینگەی سەر مانگ زۆر سەخت و زۆر دژوارە دوو گومانمان مایە بێزگەلەوەی گومانی چاردەم ناسا زۆر بە ئاسانی توانی فێڵ لە کارمەندانی بکات تازە لەگە ئوستازی باسمان کرد 42,000 کەس لە پرۆژێ ئەپۆلۆ ئیشی کردیە 42,000 کارمەند لە ئەکبەر زانە هەتا بەردەستەکەی معقولە ئەتو ئاژانسێک بیت 42,000 کەسی غەسڵ دەماغکەی ڕۆژێک ڕۆژە پاش تێپەڕبوونی چەندی ساڵ یەک لەوانە سەحوەکی زەمیرنەوە دروستنەوە برایە وەڵا کاکە ناسا درۆت کرد وەڵی وەنیە وەڵی ئەوە هەموو تەمسیل بوو یعنی 42,000 کەس یعنی کەسێک نەبوو تووڕە نەبی یعنی لە یەکەش تووڕە نەبی لەناو دەوای 1000 مشکلە دروست دەبی ئەتو 42,000 کارمەندی خۆت هەموو ڕابینی کە ئیش هەرکە و ئیش خۆی بکە کەوەفات دەمرنیش دەڕۆن کەس باسی شتێکی نەکردی وەڵا ئەوە درۆیە معقول نییە ئەو هەموو کارمەندە ئیشیان کردیا هەمووی فەشوش بووە ناسام زەحمەتە زۆر زەحمەتە پاشان ئەوانە سەر مانگ هاتینەوە بێجگە لەوانەیە کە ئەو کارمەندانە ئیش دەکەن نزیکەی 382 کیلۆگرام خاک و بەرد و ینی لەسەر مانگ خاک خۆڵ و بەردیان هێنایتەوە دایتیانە مختبەراتی عالەم هەموو فەحسیان کردیە هەموو دەڵێن مستەحیلە لە هیچ بوارەشتنا لە ناخی زەویش ناتانی
ئەو بەردانە دروستبی کە لەسەر ڕووی مانگەیە چکە مانگ 4 ملیار ساڵە بەس تیشکە گردونیەکانی پێدەکەوێت ئەو بەردانەی ببینە پیستەکی ئەستوری ئەوەندی لەسەر دروست بووە بە 4 ملیار ساڵ ئەو پیستەیە ئەو چینە دروست دەبی ئەوهات شی بکەمەوە کەواتە لەسەر زەوی لەناو کوورەی ناوەکیش ناتوانێت ئەو بەردانە دروستکەی ئیندا دەبی لە بیئەچ وەکو سەرمانگ هاتبێت. گومانی پازدەم پسپۆڕانی یەکێتی سۆڤێت هەرگیز ئاماژەیان بە نیشتنەوە لەسەر مانگ نەدا چکە ئەوان دەیانزانی ئەو کارە محاڵە. زۆر کەسێ دەڵێ یەکێتی سۆڤێت بە درۆی خستیتەوە کابرای کاتی قسەی کردێ لە یوتیوبوانە بەڕێزان ئەو قسانە هیچ ئەسڵ ئەساسی نییە. ئەسڵەن یەکێتی سۆڤێت پێش ئەمریکان و سابقەی چوونە سەرمانجی هەبوو بەڵام لەبەر یەکێتی سۆڤێت عەقلێکی داخراوی هەبوو تەسەووڕ کە مصممی ساواڕێکەکەیان گەنج بوو هەتا مردنیان گۆڕی یەک کەسکە نەیانهێش بێتەوە مؤسسەی ئەوان مؤسسەی زۆر داخراو بوون. ئێوە دەزانن هەندێک عقلیاتێ حکووماتێ لێ ناگرێ خەڵکی غەریب بێتە ناوی بەس ناساوە نەبوو ناسا هەرچی عالیم بوو لەو خۆی بردی لە مصر و لە ئەڵمانیا و مصممی ساواریخ ئەڵمانی بوو تاقەی نەوەوی ئەڵمانی بوو ئەوانە هەموو ئەڵمانیا ئەمریکا پاش حربی عالەمی دووەم لەدەست هیتلەر هەڵاتن ئەینشتاینی کڕیەوە فاروق الباز وێنێ مامۆستا ئوسامە فاروق الباز عالمێکی مصری بوو اختصاصی سیستەمەکانی نیشتنەوە بوو هەموو لەگەڵ ناسا ئیشیان دەکرد بەس یەکێتی سۆڤێتی تەسەووڕکە ئەو گەنجە قوربەسەرە مصمم بوو حتا مرد نەیهێژێ کەس جێی بگرێتەوە فەشەل دێنی ئەو پرۆژەیە. بەڕێزە تەماشاکەن ئەو کەشتیە ئەمریکیە پرۆژەی ئەپۆلۆ ئەوەش ڕووسیەکەی ئامادەی دەکرد لە باگراون لە پشتەوە بەدزی ئیشی خۆی دەکرد ئەوە هەموو بۆ ئەخیرێک کەشف بووە هەر یەکێتی سۆڤێت کە ڕووخا بە خۆیان ئەعلانیان کرد ئەسرارەکانی خۆیان کەشف کرد و ئیلا یەکێتی سۆڤێتیش لە دژی ئەمریکا ئیشی خۆی دەکرد. تەماشاکەن ساروخی ساتۆرن 5 ئەمریکی لەگەڵ ساروخی ئێنوەنی یەکێتی سۆڤێتی تەماشاکە مرۆڤ چەند بچووکە لە چاو دوو بوشەکەکە لە خوارێ ئەلێرە ئەوەتە ئەلێرەگە بیبینە ها ئەوەتە لە خوارێ باڵەخانەیەکی دەنهۆمی ئێنوەن 9 جار هەڵدرا ئاسمان ڤیدیۆ هەیە هەر 9 جاری تەقیەوە لەبەرێ سیستەمەکانی فڕینی تەواو نەبوو داینامیکێتی فڕینی ساڕۆخێ تەواو نەبوو ئەو جسمێکە دروستیان پێکرد بوو تەواو نەبوو بەڵام ئاژانسی ناسا فێڵباز بوو عەقلەکانی کڕیەوە زانی چ دەکا موشەکی ساتۆرن 5 6 جار مرۆڤی پێ ڕەوانە سەر مانگ کرد لە نێوان ساڵی 69 هەتا 70 باش تەماشاکەن کەشتی نیشتنەوەی لەسەر مانگ ئەوەی سۆڤێتیەکان بوو ناوی لوینی کرۆبال بوو کۆربال لوینی کرۆبال باشە هی ئەمریکیەکان لۆنار مۆجل کەواتە یەکێتی سۆڤێتیش بەرنامەی خۆی هەبوو ئەوە کەشتیەکەی ئێستا لە مۆزەخانەدایان نەیانتوانی بڕۆن لەبەرێ موشەکی گەورەی هەڵگرتنی ئەو بارە کە بۆ ئاسمان دەڕوان موشەکەکەیان دەتەقیەوە 8-9 جار تاقیکردنەوەیان کرد و نەشیان دەهێش ئاژانسی ناسا بێ عیلاجەکیان بکە تەعاون بکەن وەکو چۆڵان ئێستا زۆری تەعاون هەیە لە مابینیان ئەو کات هەر کەس لۆ خۆی ئیشی دەکرد بەڵام کەشتیەکەی ئاژانسی ناسا 6 جار لەسەر مانگ نیشتەوە جارێکی و باسم کرد فەشەلی هێنا. ئەوە ساروخی ساتۆرن 5 ئەمریکیە باشە ئەوەش ساروخی ئێنوەنی سۆڤێتیە کەواتە یەکێتی سۆڤێتیش دەیتوانێت بستە سەر مانگ بەڵام تەکنیکەکەی ڕێک و پێک و شیاو نەبوو وئیلا نەفسی عەقڵ هەبوو لە شەرق لەگەڵم. باشە من پرسیارێک لە ئێوە دەکەم باشە ئەگەر یەکێتی سۆڤێتی بیزانی با ناسا درۆی دەکا ئەمریکا ئەوان لە زەنجی سارد بوون وەنیە لەگەڵ حرب الباریدا دەزانی ئەگەر ئەمریکا بە درۆ ئەو ئیشەی کرد با دەزانین چ چانسێکی گەورە بوو یەکێتی سۆڤێت ئابڕووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا با دەیزانی ئەو درۆیە ئەگەر بیزانی با درۆیە دەیزانی درۆیە چکە نەفسی مستەوای علمیان هەبوو لەگەڵ یەک بەڵام کە ئەمریکا چووە سەر مانگ یەکێتی سۆڤێت کە دوژمنی گەورەی ئەمریکا بوو هیچ قسەی پێ نەکرا لەبەرەوەی حقیقت بوو وێنەکانیان تاقی کردەوە خاک و بەرد و ئەوانیان هینە تاقی کراوە هیچ قسەی پێ نەما ئەمریکا بە پێش کەوت. ئەوە گومانی 16 و ئەخیرە زۆر گرنگە ئێستا زۆر ئەو پرسیارە دەکەن بۆچی ناسا لەو سەردەمەی ئێستا پێشکەوتنی زانست ناچێتەوە سەر مانگ. تەما خۆشەویستانم ئێستا بۆ نمونە ئێوە شوێنێک دەستنە سەردانی شوێنێک دەکەن وەکو گەشتیاری دەستن سەرداریتان کرد جاری یەکەم پێتان خۆشە غەریبە جارێکی تریش هەر دەستنەوە وێندەرێ بەس هەر خۆشە جاری سێم و چارەم مەئلوف دەبی لەکنتان ئەوەتە بێخاڵ ئەوەتە دڵۆپە ئەوەتە نازار بچێندرێت خلاص مەئلوفە دەبتە مەنزەرەکی مەئلوف چوونە سەرمان وەکو باسێک بە هەر ڕەحلێک 1 ملیار دۆلاری ساڵانی شێستی دەویست باشە ئەوە 6 جار چوونە سەر خاچی مانگ و 400 نزیکەی 380 کیلۆگرام خاک و بەردیان هێناوە بە هەزاران وێنەیان گرتووە
بە چەندین کاتژمێر ڤیدیۆیان تەسویر کردیا پێویست ناکە هەموو بەزمەوە هەموو پارە و ئەو هەموو مەسروفەی بکەنەوە بچن وڵات چییە ئەژی باوەڕی بەوەی نییە کە ئەمن چوویمە سەرما کەیف خۆتە تۆ باوەڕ ناگەیت لەبەر ئێستا باسی شتێک دەکەم ئەوان لە چێ غەرب شەرق لە چێ ئەوان وە خەریکی چنە بەداخەوە یعنی ئەمە لەو بوارەوە تاوان دەکەین یعنی کە هەموو شتێک بە درۆ دەخەینەوە زۆر شتێکی ناخۆشە بەڕاستی کە من دەیبیستم ڕۆژانە باشە بۆ ناچیتەوە سیرکەم بەڕێزان ئەوە کەشتی ئەپۆلۆیە کامل سیستەمەکە لە ساڵی 69 لە ساڵی 2026 ئاژانسی ناسا جارێکی تریش لە پرۆژێ ئارتمیس دەچێتەوە سەر مانگ جارێکی تر لە 2026 عەفوەن بە دەوری مانگدا دەخولێتەوە خۆشەویستان پێویستە لێەوە لە سفرەوە دەست پێ بکەین چونکە تۆ معقول نییە مۆبایلێکی نۆکیا تێی ساڵی 80 بێت ئێستا بەکاری بینی ناکرێت لەگە سیستەمی ئێستا ناگونجێ لەگە ئەو سیستەمەی کە مانگە دەستکردەکان ئیش دەکا و GPS و بڕۆ و نازانچ ئەو هەموو ئەلکترۆنیاتە سیستەمی ئیتیساڵات تۆ ناتانی ئەو موشەکەی ئەو کاتی هەیە عین ئەو کاتی ئێستا بینیەوە دروستی بکەیت دەزانانی دروستکردنی چەند تەکلیف دەکا ئەوانەیە کە جیلی زێڕین مەسەن بێ وڵات کابرا سیارەکی بەرازیلی حەز دەیە ساڵی 85 یان کۆرۆنەکی هەیە دەیەوێت لە شەریکەی تۆیۆتا دروستی بکە ئێستا دروست بکە بە تەقەنیاتی ئێستا بەڵام نەفسی شکل دەزانی ئەو چ پارەیەکی دەوێت نه ئەتوو دەبی سەر لە نوێ جارێکی تر بە تەکنیکی ئێستا ئەتوو ئەو کارە بکەیت دەکرێت ڕاستە و خۆڕەوانەی بکەیت ناکرێت مستحیلە دەبی هەموو بەشەکان تاقی بکەیەوە لە بچووکترین بەش هەتا گەورەترین بەش پرۆژێ ئارتمیس پار پێرار ئەفۆن لە دەوری مانگ سوڕاوە کەشتێکە بەبێ مرۆڤ و ساڵی داهاتوو 4 کەس دەڕۆن سێ پیاوە ئافرەتێکیان لەگەڵا لە دەوری مانگدا دەسوڕێنەوە هەموو سیستەمەکان تاقی دەکەنەوە بەس نانیشنەوە پاشان دەگەڕێنەوە پاش 3 ساڵ تقریبان یان 2029 مرۆڤ یان سی مرۆڤ دەچێتەوە سەر مانگ دەچەم سەری باشوور نشینگە دروست دەکات شارۆچکە دروست دەکات ئەو جارە ناسی بۆ سەردانی ناسی خاک خۆڵی بینتەوە بەس خوای گەورە لەگەڵ پاشان ئەوان دەزانن چ لە جەمسەری باشوور هەیە بۆ دەچنەوێ چین بە هەمان شێوە مەراقی لە جەمسەری باشووردایە هند بە هەمان شێوە مەراقی لە جەمسەری باشووردایە هەمویان دەستنەوە ئەو ناوچەیە شتێک هەیە ئێمە نایزانین تەمانە بەرنامەی سڕیشیان هەیە کەشف ناکەن بەڵام ئێمە ئەگەر بمانێ لەو سەردەمە بچینەوە سەرمان دەبێت لە ئەلفەوە تایە هەمووی تاقی بکەینەوە بۆ نمونە هەفتەیەک پێش ئێستا یەک لەو موشەکانەی کە ئەوە 5 ساڵە ئیلۆن ماسک لە تەمان ناو بەرنامەیە سپیس ئەکس لەناو بەرنامەیە موشەکەکەیان تاقی کردوتەوە بەشی هەر زۆری سیستەمەکانی نەزەحەتینە ئەوە ڕۆژێ لە هاتنەوە یەکێ ئەو موشەکانە پارچە بوو یەک لیچ زۆر بەسیط لە سیستەمی پاڵنانی موشەکەکەی پەیدا بوو موشەکەکە لە ئەسمانی پارچە و ڤیدیۆکانیشمان بڵاو کردووە باش ئەگە کەشتیوانەکان تێیاندا لەناو ئەو کەشتیانبان هەمویان دەسووتان و دەمردن کەواتە چەند جارێک ئەو کەشتیە تاقی دەکرێتەوە بەبێ مرۆڤ ڕەوانەیە مانگ دەکرێت دەسوڕێتەوە دێتەوە دەی ئەو جە لە کۆتاییدا بڕیار دەدێ ئایا ئەو سیستەمە شیاوە بۆ ڕەوانەکردنی مرۆڤ یان نا تەمەشای داشبۆرد یان بۆردی کۆنتترۆلی کەشتی ئەپۆلۆ چۆن بووە کاتی خۆی بە سیستەمی ئەو کات کە سادە بووە بەڵام ئەو کاریان کە کرد ئەوە سیستەمی تەحەکوم بوو ئەوە لەوحەی تەحەکوم بوو بەڵام لەوحەی تەحەکومی ئێستا ئەوە شەرهەوە بۆردی کۆنتترۆل ئەو هەموو سویچ و ئەو هەموو شاشە ئەو هەموو گێچانەیانی بەڵام ئێستا ئەوای لاتێ ئێنابی ئەوانە تاقی بکرێنەوە باش ئەوە خەرە لە شتێدا دروست بوو هەمووی لەمسە ئێستا هەمووی لەمسە و گرافیکە هەمووشی خۆی دەکات ویانە چۆن ئێستا تەلەڤیزیۆنی پێشتر قەنات بوو بە کۆنتترۆلی ژنما ئێستا هەمووی لەمسەوە هەمووی نازانم چیە ماوەچی دی بەچاوە تۆ دەتوانانی بیگۆڕی ئێستا ناکرێتەوە کەشتیە ئاسمانی هەر دروستت کردو ڕەوانەی بکەی وڵات تەکنەلۆژیا پێشکەوتووە نەخێر گەورەترین خەتەر دەبی هەمووی تاقی بکرێتەوە بۆیە ئێستا ئەو کارانە لە نێو پرۆژەی ئۆرایەن چەند جارێک لە دەوری مانگ دەسوڕێنەوە یان لە دەوری زەوی دەسوڕێنەوە ئەزیزەکان هەموو تاقی دەکەنەوە کە دڵنیا بوون ئینجا مرۆڤ ڕەوانە دەکەن باشە معقولە تۆ بێ بەو ژووری کۆنتترۆلە قەدیمەی ساڵانی 6 تەماشەکەن لە هیوستن ئەوە لە ساڵانی 6 ئەوە ناکرێت تۆ بێ عینی سیستەم بەکار بێنیەوە دەبێت تۆ ئاوای لێ بکەی ئاوای لێهاتێ دەبێت ئەو تۆ سیستەمانە هەموو تاقی بکەوە هەر فەرمانبەرێک لە شوێنی خۆی ئیش خۆی دەکات غەڵەت نەکات غەڵەت دەوێت قبول نییە ئیلا کە شتێک قەزا و قەدەی ڕەب العالەمین ئەو کاتێکە تەواو قەناعەتیان هات ئەو جە مرۆڤ ڕەوانە دەکەن وابزانم تەواو بوو
بەڕێزان ئەوەکو ئەرشیف هێشتیانەوە ژوورەکە ژووری کۆنتترۆل خەڵک دەسی سەردانی دەکات پلیتێکی بەسیط دەبڕی دەچی لە مرکزی جۆنسن تەماشا دەکەی کە ئەو 42,000 کەس تەبعانەوانی کە لێرە ئیش دەکەن ئەوە خیرەی ناوچی کڕۆکی عولەمایەکان ئەوانی دەرێ من باسی ئەوەی دەرێ دەکەم کە دەرێن 42,000 کەس خۆم لێرە ئیش ناکە 5-6 فاسیلیتی 5-6 مؤسساتی گەورە هەیە هەمووی بەیەکەوە ئاژانسی ناسا پێک دێنن علاقەمان لە مەسائلی جاسوسی نییە ئەمە باسی علم دەکەین چکە شەتری عسکەری و جاسوسیشی تێدا هەیە ئەمە ئیشمان بەوە نییە بەڕێزان ئەوە کەشتی ئەپۆلۆیە کاتی خۆی کە بەکار هات پێوانەکانی فیزیایی لە تەنیشتیتی درێژی چەندە قووەتی چەندە نازانتی ئەوەش ئێستاە ئۆرایۆن کە لە ساڵی 2030 مرۆڤ دەگەینێتە سەرمان بە سیستەمێکی نوێ ئەو چوار کەسە هەڵبژێردانە ئەگە خوا تەمەنیان بدا ئەو چوار کەسە پرۆژەی ئارتیمیس 2 ڕاپداپەڕێنن لە دەوری مانگ دەسوڕێنەوە هەموو سیستەمەکان تاقی دەکەنەوە بەس بمینێ بنیشنەوە ئەو کارەی ناکەن دەگەڕێنەوە ئەو بەرگەی لە بەڵیان لێرە لەو بەرگەی تاقی دەکەنەوە حتا دەگاتە سیستەمەکانی فڕین و گەڕانەوە کە دڵنیابوون بە تەواوی دێنەوە هێشتا فەحسێکی عام فەحسی کولی دەکەن 2-3 ساڵ ئەو کەشتی ئاسمانی ڕەوانەی سەرمان دەکەن لە پرۆژەی ئارتمیس 3 کە لە ساڵی 2030 نشینگە لەوێ دروست دەکرێت ئەو کاتیش بەخوای وابزانم کێشەکە گەورەتر دەبێت ئەو کات دەرەوە گرافیکە بە مۆبایل دروستکرایەوە نیە کێشەکە ئەو کات تەبعاً گەورەتر دەبێت تەحەداکە زۆرتر دەبێت بەڵام بەڕێزان لە کۆتاییدا علم کە قسان دەکات خوای گەورە و علمەی داتەوە ئینسانەی ژیانی خۆی پێ بەڕێوە دەبات گردوونی پێدەدۆزێتەوە ئێمە ناتوانین ئینکاری هەموو شتێک بکەین ناتوانین تەقلیدی هەموو خەڵکێک بکەین تەنها بڵێ وەڵام نەچووە یان بیبەستینەوە بە مەسائلی عەقایدی خۆمان ئێمە باوەڕدارین وەکو موسڵمان برێ وەڵا ئەوە ئاژانسی ناسا ئاژانسێکی دەجالە و نازانم چی و نازانم ئەو قسانە هیچ لا یغنی ولا ينفع یعنی هیچ استفادەی نییە با پێتان بڵێم هەموو ئینسانە و ئاخر قسەمە هەموو ئینسانە خوا تاقی دەکاتەوە بەو نعمەتانی کە دەیدایتێ خوای گەورە نعمەتی ناسای دایتە غەرب لۆ ئیسبێنێکە هاتەوە دەستی کەم حاسبەی دەکات پێ دەڵێ عەبدی من وەرە ئەمن عەقلم دایێ مرکبێکی فەزایی دروست کرد 200 ملیۆن کیلۆمەتر ڕۆی لەسەر مەریخ نیشتەوە داتای ناردەوە زانیاری ناردەوە ئەو های کرد دەڵێ ڕاستە خوای گەورە ئەو جە شەریکم وە پەیدا دەکەی ئەمن ناپەرستی ئەوها دەکەی هەمووی تاقیکردنەوەیە بەڕێزان ئەوە لۆی کەس حوجەی نەبینی لای خوای گەورە ئەو نعمەتایی کە دایتە غەرب علم ئەوە تاقیکردنەوەیە بەڵام ئەمە دەتوانین ئیسفادەی لێ بکەین زۆر سپاس بۆ کتێبخانەی تەفسیر طبعا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان طبعا و هیوادارم ئینشاءالله لە دیداری تریش بێکتر شاد بینەوە پێشەوەی کۆتایی بێبینین بە تەواوی ئەو کتێبەم لە ساڵی 2015 ئەچی خۆم تەبع کردیە نیشتنەوەی ئادەمیزاد لە سەرمان وەڵامی بەڵگەدار بۆ گومانەکان 68 گومانی تێدایە بە سعرێکی زۆر ڕەمزی بە 1000 دینار ئەگەر پێتان کرا ئەلەوێ دامەنە هەر برای خوشێک حەزی لێ بوو تەنها 1000 دینار ئەگەر نا گەردەنیشتان ئازادگی کێشەنیە لە خزمەتی ئێوەدایە و هەر پرسیارێکتان هەبوو بە پێی توانە من کاتم زۆرە بەس ئەم نامی کاتینگۆ زۆر بگرم زۆر سپاس بۆ ئامادەبوونتان وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه